بینەرانی ڤار سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش وا دیارە من ێستا لە بەردەم یەکێ لە بنکەکانی ATMم لە شاری هەولێر بەڵام دەمێک دەبێت ئێمە لێ ڕاوەستاوین وەکو خۆتان دەبینن لەم بنکەیە هیچ کەسێک نەهاتووە وەک هاوڵاتیان خۆیان باز دەکەن یەکێک لەبەر هۆکارێک ئەوانەیە کە پلەی گەرما زۆر بەرزە بەشێک لە هاوڵاتیان باسی ئەوە دەکەن کە دێنێ ئێرە و سەیری بنکەی ئەیتیمەکان دەکەن بەشکیان پارێت تێنانێتنی ئەوەی ناوەڕاست نەبێت کە ئەو بەشێک لە پارەی تێدایە وەکو لە لیستی موچەی مۆچخۆران هێرمی کوردستان بڵاو کراوەتەوە و ئەمڕۆ تەنیا ئەمانە دەتوانن موچەی مانگی 5 وەربگرن خانشینی شارستانی واروە خەوەن پێراویستی تایبەت زیندانی سیاسیەکان بەرکەوتوانی کیمەباران کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان وەک ئاماژەم پێدا ئێمە دەمێکە لێ ڕاوەستاوین بەڵام تەنیا چەند کەسێک دێت سەیری ئەیتیمەکان دەکات و ئەوەک خۆیان باز دەکەن دوودانیان پاریان تر نەنەوەمەوە ئەوەی تریش کە لە ناوەڕاستەکەیە بەڕێک پارەی تێدایە و ئیتر چۆن دەڵێ بەهۆی پلەی گەرما کە زۆر بەرزە لە شاری هەولێرە دووەمیش بنکەکانی ATM وەک خۆیان باز دەکەن کە پاریان تێدا نەماوە ئەوەی تریش کە تەنیا ناوەڕاستە بڕێک پارەی تێنەماوە ئیتر زۆر گەڕاوین لە ناو شاری هەولێر لە بنکەکانی ATM ئەوانەی کە هاتوون بۆ چۆن دەڵێ لای بنکەی ATMەکان ئەوەی تریش زۆربەی خانشینان چونەتە بانکەکان کە پاریان وەرگرتووە و چەند کەسێکن دێن بۆ ئێرە کە تەنیا خۆیان دەڵێن بەشێک لە ئەیتیمەکان پاریان تێدای ئەوەی تری هەر هەمووی بەسەرجەم موچەخۆرانی تر دەچن بۆ بانکەکان و ئیتر لەوێ موچەی خۆیان وەردەگرن بەڵێ قسەی کۆتایی ڤار دەیکات.